وەڵڵی هەر کەسێک لە جادە لەبان لە ماڵ ببینم جەژنانە بە هەموو کەسێک هەموو کەسێکە زانێ. من ئێستا لە گەڕێکی سەسنارم لێرە پارێزگاری سلێمانی وەک بەرپرسێکی حکومی شارەکە بەردەوام بەیانیان جەژن لەگەڵ هاوڵاتیاندا نوێژی بەیان جەژن دەکات و جەژن پیرۆزیان لێ دەکات. نسمەنە دکتۆر هەڤاڵۆ بەکەگە فەرمووتێرە دکتۆر جەژنە پیرۆز بێ جەژن چییە گەیەنێ لایتەوە؟ برای خۆی بەخشندەی ویرەبان جەژنی ئەوەی بەڕێز و هەموو خەڵکی پارێزگاکەم و کوردستان و کوردە هەر شوێنێک و سەرجە مرۆڤایەتی پیرۆز بێ. جەژن دەرفەتێکە ژوانێکە کاتێکە بۆ ئەوەی کە دەممان بەیەک بگاتەوە دەستمان بەیەک بگاتەوە بیرمان بەیەک بکاتەوە گرد نازادی لێ بکەین ئاش بینەوە هەر شتێک لە نێوانمانە ڕوویا بێ کۆتایی پێبێنین دەربڕی ئەو خۆشیە بین بە تایبەتی بۆ جەژنی ڕەمەزان کە خەڵک دوای ئەو جەژنە خۆشەی کە ڕۆژانە لە بەربانە لە شکاندنی ڕۆژووە خوا پێی بەخشیوە لە کۆتایی مانگەکەشا بەیەکەوە کە ئەو ئیرادە بەهێزەی خەڵک وای کردووە خەڵک بە ڕۆژوو بێ خۆڕاگر بێ بەسەر خۆیان بشکێتەوە ڕەخنە لە خۆی بگرێ ئێستا بگا بەو جەژنە خۆشە ومێ دەکەم تەنیا دڵی خۆمان و ماڵەکانمان خۆش نەکەین کەەوە ئەرکی سەرەکیمانە وا بکەین دڵی گەڕک و شار و وڵات و نیشتیمانەکەمان و سەرجە مرۆڤایەتی بە ئاشبوونەوە و بە ئاشتی و بە لێبوردەیی و بە قوبڵکردنی یەکتری شاد بکەین. یەکەم کەس گرد نازادی لە شێەکەی لە دایکی بەڕێزمی یەکەم و هیوادارم کە گردنمان ئازاکە بەو هەموو زەحمەت و ئەرکومینەتی لەسەری بووین دوعای خێر بە جەناوی باوکمان و سەرجەم کۆچکردووانمانەکەین و نانی جەژن لەگەڵ خەڵەتگەی پیری و خاڵی بە سارە شوان و خانەی نەوجوانانە ئەکەین بە سوپاسەوە بۆ بەڕێوەبەرایەتی چاودێری گەشەپێدانی سلێمانی کە هەموو جەژنێک ئەم مەراسیمە شایستەیە بۆ خۆشەویستانە ڕێگەخ. ئەمڕۆ جەژنانە ئەی بە شێکا دکتۆر وەڵڵی هەر کەسێک لە جادە لەبان لە ماڵ ببینم جەژنانە بە هەموو کەسێک هەموو کەسێکە زانێ. جەژنانەکەی پارێزگار چەورە؟ نەوەڵڵا بەڵام شتێکی ڕەمزیە لەبەرەی من ژمارێکی زۆر خەڵک ئەناسم و جەژنانیان ئێمێ جەژنانە پەیوەندی بە بڕەکەیەوە نییە پەیوەندی بەو دڵخۆشی و شێوازە ڕەسەنەوە هەیە کە لە ناو میلەتەکەی ئێمەیە هەبووە بۆیە من هەر لە سەردەمی پێشەوەی کە هاوسەرگیریش بکەم تا ئیستا لەوەتی دەتوان بڵێم لە 15 ساڵیەوە ئەو کللتورەم پاراستووە ومێ دەکەم بتوانم بیپارێزم. سپاس بۆ جای پارێزگای سلێمانی دووبارە جەژنە پیرۆزە بڵێ ئەوی کە ئەیبینن لە ئێستادا ئەمە یەکێکە لە مزگەوتەکانی گەڕێکی سەرچنار کە هاوڵاتیان هاتوونەتە ئێرە بۆ بەرزڕاگرتنی مەراسیمی نوێژی جەژن و ئەوەی کە هەیە کە لە سەرجەم چین و توێژەکان و تەمەنەکان و لە چەندین نەتەوەی جیاواز کە ئەمان لێرە سڵاو لێبێ کوردیزانی کەمە خەڵکی شوێیت بەنگلادێشی چەند ساڵە لە سلێمانی؟ سلێمانی 6 ساڵە 6 ساڵە بەڵێ جەژنە پیرۆز بێت قوربانە ڕۆحەکەم عید مبارەک جەژنای پیرۆز بێت ڕۆحەکە. جەژن چۆنە لە سلێمانی؟ وەڵڵا الحەمدوللە زۆر باشە. جەژنانیان نیایتیە؟ بەڵێ زۆر باشە زەعیبینی الحەمدوللە. زۆر سپاس بۆ تۆ دووبارە جەژنە پیرۆز بێ. تۆ کوردیزانی؟ تۆزێک جەژن چۆنە لە سلێمانی؟ 6 ساڵ 6 ساڵە لێرە خۆشە جەژن لە سلێمانی؟ زۆر خۆشە. چی ئەخۆن ئەمڕۆ؟ چی ئەخۆن خواردن؟ لاتۆنە دەستا خۆش بێ. زۆر سپاس بۆ ئێوە. بەڵێ ئەوەی کە ئایبینن ئەمە مەراسیمی نوێژی جەژنە لە یەکێک لە مزگەوتەکانی گەڕێکی سەرچنار لە شاری سلێمانی کە ئەو هاوڵاتیانەی لێرن دەیانەوێت پێکەوە نوێژی مەراسیمی نوێژی جەژن بانجام بگێن و دوایی گردن ئازادی لە یەکتی دەکەن و جەژنە پیرۆزە لە یەک دەکەن و پاشان دەگەڕێنە ماڵەوە و نانی جەژن دەخۆن و هەروەکو ئەو دەستوری هەیە لە شاری سلێمانی بۆ بەیانی جەژن لەسەر سفرەی زۆربەی ماڵەکان شلەی قەیسی بوونی هەیە و ئەبێت ئەم شلەیە لە ناسەر سفرەکان هەبێت ئەگەر کەسانێکیش لە کاتێکدا کە شلەی قەیسی لەسەر سفرەکان نەبێت ئەڵێ ئێمە جەژنمان نەکردەوە.